مسلمانانی بەڕێز و خۆشەویست، بێگومان لەناو کۆمەڵگای ئێمەدا و لەناو هەموو کۆمەڵگاکاندا کۆمەڵێک کێشە و مشکیلە هەیە. زۆربەی کێشە و مشکیلەکانی کۆمەڵگا ئەگەر بگەڕێیتەوە بۆ ئەسڵەکەی تەماشا ئەکەی شتێکە مخالفەی دینی خوایە. سەرپێچی فەرمانی خوا کراوە، سەرپێچی فەرمانی پێغەمبەری خوا کراوە صلی الله علیه وسلم، ئەو کێشانە دروست بووە. زۆربەی کێشە کۆمەڵایەتەکان بگەڕێیتەوە بۆ ڕاستیەکەی تەماشا ئەکەی دژی دینی خوایە، مخالفەی دینی خوایە. پێمان خۆش بوو بچینە خزمەت چەند خاڵێک بۆ ئەوەی ئینشەڵڵا هەموو لایەکمان سوودی لێ وەرگرین. ڕوو دەکەمە هەموو باوکێک، ڕوو دەکەمە هەموو برایەک کە کچیان هەیە یا خوشکیان هەیە بە شووی ئەدەن. کچەکەتان خوشکەکەتان بە جۆرێک بە شوو بدەن کە دڵی پێی خۆش بێ بۆ کەسە ڕازی بێت. کوڕەکەتان بە جۆرێک ژنی بۆ بهێنن کە پێی ڕازی بێت. سوێن بەخوا زۆربەی ئەو کەسانی کە ژنیان هێناوە ئێستا و پێشتریش و لە مەولایش زۆربەی بە شەڕ و ئاژاوە ژن دێنن. ئەوەی کە لە مێشکی باوکایە ئەبێ هەر ئەوە بسەپێت، غەڵەت بێ حەق بێ، نە هەر قسەکەی من تاوە باوکە، بەڵام بەڕاستی بەداخەوە بە هەموو جۆرە دژی کچ و خوشکەکەی خۆی دەوەستێت، دژی کچەکەی خۆی کوڕەکەی هەمووی دەوەستێت بەداخەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چوو ئافرەتێک مارە بکات لە پیاوێک، بە پیاوەکەی فەرموو حەدیث صحیحە، ئایا ڕازی ئەبیت فەڵان ئافرەتت لێ مارەکەم، ڕازیت؟ فەرمووی بەڵێ. بە ئافرەتەکەی فەرموو ڕازیت شوو بە فڵان پیاو بکەی، بەم پیاو ڕازیت؟ فەرمووی بەڵێ. ئەمجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو ژن و پیاوەی لە یەکتری مارە کرد. بەڵام ئەگەر بگەڕێنەوە بۆ لای باو باپیری خۆمان ئەڵێ ژن چییە هەتا حسابی بۆ بکەی؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یعنی لە تۆ بەغیرەتر نەبوو؟ بەداخەوە عورف و عادەتی عەشایەری هۆکارێکی سەرەکیە بۆ سەرئێشە و کۆمەڵێک دەرد و نەخۆشی ناو کۆمەڵگا. کچ حسابی هەر بۆ ناکرێ. ژن چییە؟ هەندێک بە تەمەنەکان ژن بەشەر هەر نییە تا حسابی بۆ بکەم. بەشەر نییە، یعنی خوای گەورە سوورەتێکی ناو بە سوورەتی نیسا ئافرەتەوە، تۆ بە بەشەری نازانی؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەو هەموو غیرەت و عەقڵی خۆیەوە بۆ عەقڵی خۆیەوە پرسی بە ژن کردووە، بە فڵان کەس ڕازیت شووی پێ بکەی؟ بەڵێ ڕازیم، ئەمجا مارەی کردووە. حەدیثی زۆر مانای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئافرەتی وا هاتۆ بۆ لای فەرمێتی فڵان کەس مێردمە، بەدڵم نییە، باوکم بە زۆر منی پێداوە، فەرمێت دەتوانیت لێ جیابیتەوە، حەز دەکەی نیکاحەکە هەڵوەشێنەوە. ئەمە ئیسلامە، نەکەوی باو باپیری ئێمە بۆ ئێمەی جێڵاوە. ژن حسابی بۆ مەکەن، لەسەر لانک مارەکرا، لەسەر بێشکە مارەکرا. ئەمە هەمووی دژی دینی خوایە، ئەمە مخالفکردنی دینی خوایە. با بگەڕێنەوە بۆ لای خوا، دڵی کچەکانتان مە ئێشێنن، دڵی خوشکەکانتان مە ئێشێنن. کەسێکی بەدڵە ئەو بیدەن بەو کەسە، کەسێکی بەدڵ نییە بە زۆر مەیدەنیە، خواردنێک کە من پێم نەخورێ نایخۆم، بیشی خۆم قیمەتی نییە. ئێستا هەر کەسێک لە ئێمە هەندێک حەزمان لە هەندێک خواردن نییە، دەی کچەکەی تۆش خوشکەکەی تۆش حەزی بە فڵان کەس نییە شووی پێ بکە، مەیدەرێ دوایە بێتە قوڕێک بۆ تۆ، بۆ بنەماڵەکەیشت، بۆ کەسوکاری هەردوو لە پرس بە ئافرەت بکەنەوە. پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم مەڵێ من چۆن پیاوێکی وەک من باڵا بەرز و نازانم چی من پرس بە ئافرەت بکەم، بۆ تۆ چی دەچاو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم؟ با دینی خوا تەطبیق بکەین، کێشە و مشکیلەکان زۆر کەم دەبێتەوە. دەڵێم لەبەر عورف و عادەتی عەشایەری و کۆمەڵگای خۆمان دڵی کچەکەت مشکێنە، چونکە بەخوا ئەگەر بگەڕی بە دوای دڵەکاندا هەموو دڵێک شکێنراوە. چەند جار چەندەها گەنج هەیە ئێستا دانیشتون و لە شوێنەکانی تریشە بە کچ و بە کوڕەوە دڵیان شکاندوونە. باوە دەمەوێت فڵان کەس بهێنم، نابێت، خزمی خۆم و دۆدێنم. ئەو چی لە خزمگا؟ خزمی بەدڵ نییە، خۆ بە زۆر نابێت، ئەبێ شوو بە فڵان کەس بکەی، خزمی خۆمانە. ئەم عورف و عادەتە هۆکارێک بووە بۆ زۆربوونی کۆمەڵێک تاوان، خیانەت، زینا، خۆ کوشتن، خۆ سوتاندن، خۆ خنکاندن، لەبەر ئەوەی کە بە دڵی ئەو هەڵسوکەوتن نەکردووە. کەسێکی بە دڵ نییە فەقیرە مەیدە بە شوو بە زۆر،
چونکە ئەمە زوڵمێکی گەورەیە خوا لێت قبوڵ ناکات. چونکە دڵەکان شکێنراون. چەندەها کەسەیە کوڕ هەیە گەنج هەیە حەزی بە ئافرەتێک بوو، ئافرەتێکی چاکیش بووە، بەس ئەم وتیت ئێمە بنەماڵی ئێمە نێ نامانەوێت. باپیرەی دزیەکی کردووە ئیتر ماڵە لەسەر ئەم داماوەش. ئەمە زوڵمە بەخوا. خەڵکی باوکی کافرە، ئەبوو جەهل کافر بوو، عیکریمەی کوڕی سەحابە بوو. با لە خوا بترسین، هەموو کەسەکان قیاس نەکەین. قیاسی باپیرە مەکە سەر کوڕێک کوڕەزایەک. کەسێک خۆی باشە باوکی خراپ بۆ باپیری خراپ بووە شتێکی ترە. بۆی ئاگامان با لە خۆمان بێت. ڕوو دەکەمە ئەو کوڕانەی کە دڵیان شکێنراوە، حەزیان لە ئافرەتێک بووە نەیان هێڵاوە بۆیان ببێت. ڕوو دەکەمە ئەو خوشکە بەڕێزانەی کە حەزیان کردووە فڵان کەس مێردیان بێ بەڵام عورف و عادەتی عەشایری نەیەڵاوە. پێتان دەڵێم زانایان هەندێکیان هەبوونە هەژار بوونە فەقیر بوونە. ئێمە کوڕی عەشایرین، بەڵام کاتێک کەسێک غەڵەتی کرد دەڵێن غەڵەتی. کاتێ بەلای گۆشتە ئەڕۆشتن لە بازاڕە گۆشتیانە برژاند پارەیان پێ نەبوو گۆشتەکە بخۆن. زانای گەورە دەیفەرموو ئەی گۆشت بەخوا حەزم لە تۆیە بەس پارە پێ نییە بتخۆم، مەوعیدی من ئینشەڵڵا لەگەڵ تۆ بەهەشتە، لە بەهەشتە تخۆم ئینشەڵڵا، چونکە بەخوا پارەم پێ نییە بتخۆم. منیش دەڵێم ئەو کەسانی کە دڵیان شکێنراوە ئینشەڵڵا ئەگەر هەردوو لاتان بەهەشتی بن مەوعیدی ئێوە بەهەشتە. لەوێ ئەوەی حەزت لێی بێ ئەوە هەیە، نەک عورف و عادەتی عەشایری. ئەوەی حەزت لێی بێ ئەوەیە بۆ تۆ. بەداخەوە هەنێک گەنجە بینم بە گریانەوە ئەڵێ حەزم لە فڵان کەس بۆ نەیانێڵاوە بیهێنم یا شووی پێ بکەم. منیش دەڵێم سەبر بگرە ئینشەڵڵا لە بەهەشتا بە یەک دەگەن. لەوێ عورف و عادەت نییە. حەزت لە چی بێ ئەوە هەیە. بۆی ڕوو دەکەمە هەموو باوکێکی دڵسۆز، هەموو برایەکە باوکی مردووە بۆتە وەلی ئەمری کچەکان، با لە خوا بترسن دڵی کچەکانتان مەئێشێنن، دڵیان مەشکێنن، حەزیان بە کەسێکە هاتۆتە داوای دای لە دەرگاکەی تۆی بە پیاو زانیوە بە دڵێتی ئەڵێ باوە شووی پێ یەکەم، کاکە شووی پێ یەکەم، دڵی مەشکێنە ئەزانی کەسێکی باشە، با خزمی تۆ نەبێ، با بێگانە بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح داهاتووە، ئیمامی عەبدوڵڵای کوڕی عەباس گوێ بگرن، ئەمە دینی خوایە. آخر ئەگە دینی خوا تەطبیق بکەین، کۆمۆنیستەکان و ملحیدەکان و بێدینەکان و علمانیەکان ناتوانن قسە بە ئیسلام بکەن، ناتوانن قسە بە ئیسلام بکەن ئەگەر بێت و ئێمە دینی خوا تەطبیق بکەین. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم پیاوێک دێتە خزمەتی، دەفەرمێ ئێمە کچێکی هەتیومان لایە، کچێکمان لایە هەتیوە، ئیتر بزانە کوڕەزایەتی کچەزایەتی چیەتی، هەتیوە و باوکی نەماوە، ئێمە بەخێومان کردووە. ئێستا کەسێک هاتۆتە داوای ئێمە بەدڵمانە، کەسێکی تریش هاتووە بەدڵمان نییە، یەکیان فەقیرە یەکیان دەوڵەمەنە، دوو داواکاری هەیە، ئەم ئافرەتە دوو داواکاری هەیە. ئێمە حەزەکەین شوو بە دەوڵەمەنەکە بکە، ئەو حەزەکە شوو بە فەقیرەکە بکە. دڵ وەکو مێش وایە، ئەڕواتە بان شیرینی، ئەڕاتە بان پیسایش، دوو لە ڕێ بەڕێستە. ئێمە حەزەکەین شوو بە دەوڵەمەنەکە بکە، ئەویش دەڵێ نە من شوو بە فەقیرەکە ئەکەم، فەقیرەکەم بە دڵە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چی فەرموو؟ نەیفەرموو دەستان خۆش بێ ئەوەی خۆتان بەدڵتان هەر ئەو بکەن، ناوەڵڵا ئەو دینی خوا نییە، ئەوە دینی عەشایرە، دینی خوا نییە بە هیچ جۆرێک، ئەوە منهەجی خوا نییە، منهەجی پێغەمبەری خوا نییە صلی الله علیه وسلم. بۆیە وا قسە دەکەم چونکە گەنجێکی زۆر هەیە دڵی شکێنراوە، بە ئاواتی خۆی نەگەیشتووە، ئاواتیان خستە ژێرگڵەوە، بەس تەنها لە پێناو ئافرینێکە. بەڵێ پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم لم ير للمتحابين مثل النكاح، مادام ئەم دوو کەسە زۆر زۆر یەکتریان خۆشە واتە یەکتریان بەدڵە، هیچ حەلێک نییە ئیلا زەواج نەبێ. مادام ئەو ئافرەتە دەڵێ شوو بە فەقیرەکەکەم بیدە بە فەقیرەکە، ئەوەی ئەو بەدڵێتی بیدە بەوە، نەک ئەوەی کە خۆت بەدڵتە. ئەوە دینی خوایە، ئەگەر دینی خوا تەطبیق بکرێ هیچ ملحیدێک بۆی نێ دەم درێژی بکات. بەڵام کە دینی خوا تەطبیق نەکراو، عرف و عادەت تەطبیق کرا، ئەو کاتە بێدینەکان قسەمان پێ دەکەن و قسە بە ئیسلامیش دەکەن. ئەوە خۆشەویستی خوا فەرمی صلی الله علیه وسلم. ئەمە حەلی شەرعیە
بۆ کاتێککە مشکیلەیەک هەبوو کچەکەت حەزەکە شوو بەم کەسەکە بێگانەیە تۆش حەزەکەی شوو بۆ کەسە بکە کە خزمی خۆیەتی بیدە بە بێگانەکە چونکە بیدەی بەو کارەسات ڕۆدات بەدڵی نییە بەڵێ ئەو دەڵێ کچەکەی تۆ بۆی ئەم شتانە باز دەکە بۆی ئاگدار بین کچەکەی خۆ بپارێزە خەندێک کەسە بینی کچەکەی حڕ کردووە ژنەکەی حڕ کردووە خوشکەکەی حڕ کردووە بە کەیفی خۆی ئازادە چیەکە چی ناکە بەڵام کاتێکی کە قەزەیەک ڕۆدا و کێشەیەک ڕۆدا ئەمجا غیرەتەی گرێ ئەی کوژم نام نەبی کوژە و نەبەرەڵاشیکە بەڵام شتێک هەیە هەندێ ئافرەت هەیە هەندێ پیاو هەیە عاشق بوونە حەلیان چییە کچەکەی تۆ شیرینی کچی تۆ ئەڵێ بەس فەرهادم ئەوێ لەیلای کچی تۆ هەر دەڵێ مەجنونم دەوێ کوردوەتەنی تیرەکە لێی داوە عاشق بووە حەلی چییە حەلیەوە بیکوژین نەخێر و قەتڵە لەبین دوو حاڵەتای پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەگەر دوو کەس خۆشەویستی یەک بن بۆ یەکتری توا بێتنەوە حەلی نییە ئیلا زەواج نەبێ تۆش دەڵی حەلی نییە ئیلا کوشتن نەبێ ئەمە شەرعی خۆ ئاوا لەگەڵ تۆ زۆر جیاوازە حەیات بچێ باشە خەڵکی پێت بزانێ کچەکەت خۆی بکوژێ خۆی بسووتێنێ خۆی بخنکێنێ خیانەت بکە و زینا بکە ئەمانە باشە یا بیدەی بە زاوایە کە تۆ بەدڵت نییە زاواکەت بەدڵ نەبێ بینشت لەگەڵیان نەبێ لەوە زۆر باشترە کە حەیات بچێ ڕابکەی زۆر لەوە باشترە خەڵکی بێنە بەر دەرگاکەت وڵا کچەکەی فڵان کەس خۆی کوشتە خۆی سووتاندووە هەڵی بژێرە واز لە حەماست بێنە وڵا کاکە من حەیامە چێکە بیدەمە فڵان کەس ئەوە حەیاچوونی ئەوە حەیاچوونە کچەکەت بەیانی پەنێ بدە ئەوە حەیاچوونی ڕاستەقینەیە بۆیە کچەکەی تۆ دەڵێ هەر ئەوم دەوی یا ئەو یا گڵ کوردوەتەنی تاو حەلی نییە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئیلا زەواج نەبێ هاوسەرگیری نەبێت جا بۆی لەوەی کچەکەت سەلامەت بێت لە خۆکوشتن لە زینا لە خیانەت بیدەرێ کچەکەی بەرێ چار نییە من ناڵێم ئەمە مەسەرەوە نییە کابرا وڵا کاکە من چۆن قبوڵەکەم نە کچەکەی تۆ تازە لە دەست دەرچووە چی دەکەین باسی ئەو کەسانەکەم کە بە قسەت ناکەن ئافرەتەیە ئەڵێ بیشم کۆژی شوو بۆ نەبێ شوو بە کەس ناکەم ئەمە حەلی نەما تەواو بەڵام ئەگەر قەناعەتی پێکردی فڵان کەس ڕۆڵێکیان فڵان کەس کەسێکی خراپە باش نییە بەکەڵ تۆ نایە قەناعەتی کرد باشە ئەگەر قەناعەتی نەکرد یا بێ بیدێتێ یا خۆیە کوژێ کامیان باشترە بیدەرێ و لە کۆڵی کەرە با بڕوات چونکە بیدەی بە هەر پیاوێکی تر لە ژێر و خەریکی خیانەتە بێ لەگەڵ پیاوی ئەو پیاوی ترە پیاوەکەی خۆی خۆش ناوێ لەگەڵ پیاوێت ترا بێت چونکە بەدڵی نییە بە زۆر نابی خۆم شتانە هەر ئەوە گرنگ نییە مەلاکە مارەی بڕی هەر ئافرەتێ مارە بڕم هەتا گفتی لێوەر نەگرم بەخوا ماری ناکەم ئەوە سونەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم چێ لێ ڕازیە بۆی ئاگامان لە خۆمان بێت با خۆیان نەسووتێنن با خۆیان نەکوژن با خۆیان نەخنکێنن دڵی کچەکەت بئێشێنی کچەکەت خۆی بکوژی هەتا مردن ویژدانت ئازارت ئەدات خوا کچەکانتان ئاگاتان لێیان بێ دڵیان مەشکێنن ئەگەر قەناعەتیان پێکردن کە شوو بە فڵان کەس نەکەن دەسەڵات چاکە زۆر باشە ئەگەر قەناعەتی نەکرد با خۆی نەکوژێ با خۆی نەسووتێنێ با خۆی نەخنکێنێ با زینا و خیانەت نەکا با هەڵی نەگرێ کابرا لەگەڵا بڕوات بیدەرێ و لە کۆڵی کەرەوە چار نییە هیچ حەلێتر نییە یا ربی خوا لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه خۆشەویستان هاوسەرگیری بە زۆر نابێت ژن بە شودان بە زۆر نابێ هێنانی ژن بۆ کوڕ بە زۆر نابێت ئیمامی عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێ بێ دەفەرمێ مناڵەکانتان کاتێک کە بالغ بوون بیاندەن بە شوو ژنیان بۆ بهێنن بۆ ئەوەی تاوانی ئەوان هەڵ نەگرن کچەکەت کاتێکە بالغە بێ ئەگەر ئەزانی بە کەڵکی ماڵداری دێ بە کەڵک دێ بۆ شوکردن بیدە بە شوو کوڕەکەت ئەزانی بە کەڵکی ژنهێنان دێ ژنی بۆ بێرە ئەگەر حەزی لێی بوو بەڵام بە عەقڵی خۆت ژنی بۆ مێنە خۆی حەزی لە کەسێکە حەزەکە ئەو کەسە بێنێ هەزارەها کەسمان بینی ماڵەکەی بنەماڵە یەکتریان بەدڵ بوو دوای جیابوونەوە یەکتریشان بەدڵ بوو مەرجنیە جاری واشەیە یەکەم جار کابرا ڕازی نەبوو دیت بەخوا فڵان کەس کچەکەی خۆمی نادەمێ بەدڵی نەبوو دوای دایەتی پێ و سێکە شازی پیاویش
مەرجنی ئەوەی تۆ عەقڵت نەیبڕیتەوە ئەوە حەق بێ، جارێ وایە حەقی جارێ وایە ناحەقی. بۆیە کچەکانتان بدەن بە شوو، خوشکەکانتان بدەن بە شوو، تاوانی ئەوان هەڵمەگرن. ڕوو دەکەمە هەموو دایکێکی بەڕێز، چونکە نهێنی منداڵ تەنها لای دایکە، لای باوک نییە. ڕوو دەکەمە ئێوە دەڵێن بەڕێزم، تۆ هەرچی شتێکێک هەیە دەربارەی ئەم ئافرەتە لە باوکی کچەکەی مەشارەوە، کە شارتەوە کێشەی گەورە ڕوئەدات. ئەزانی کچەکەت وەزعی خراپە، حەزەکە شوو بکە، بە پیاوەکەت بڵێ شتێکی ئاوای بام کچە بدەین بە شوو، شەرت نییە هەموو شتێکی باسکی، بەڵام بچۆ قەنەعەتی پێ بکە کە ئەم ئافرەتە با نەمێنێتەوە. کەسێکیشی بەدڵ بوو با بۆ کەسە شوو بکە، بێتە بەر دەرگاکە هاتە ژوورەوە بەدڵی بوو، بە ئیزنی خوا لێی مارەکەن، مادەم ئەڵێ زۆر بەدڵمە و بەدڵمە تەواو. بۆیە با تاوانی ئەوان هەڵنەگرن، ئاگاتان لە خۆتان بێت. بەخوا ئەم عورف و عادەتەی کە باوباپیری ئێمە بۆ ئێمەیان جێڵاوە هەتا ئێسش هەندێک جار ماوە، سپاس بۆ خوای گەورە، الحەمدولله یەکێک لە نیعمەتەکانی خوا بەسەر ئێمە و ئەوەیە کە ژن بەژن نەما، سپاس بۆ خوا نەما، چونکە دەردەسەریکی زۆر گەورە بوو. ئێستاش ئەوەی ژن بەژنە زۆربەیان ناحەوێنەوە. سپاس بۆ خوا لە ئیسلامیشا ژن بەژن شتێکی خراپە، شتێکی باش نییە. بەڵام مەبەسمان چیە؟ الحەمدولله ئەو نیعمەتێکی خوایە کە ئەو عورف و عادەتە نەما، سپاس بۆ خوا نەما. من 20 ساڵیشە بێ ژن بەژنم نەبیستوە، هەر نەبیستوە، الحەمدولله نەما، سپاس بۆ خوا سقوتی کرد، کۆتایی پێ هات. ئەم عورف و عادەتە خراپەی کە ناو ئێمەدا هەبووە، دڵی کچەکان و کوڕەکانمان شکاندووە لەبەر خاتریەوەی باوکم وایوت، باپیرەم وایوت. ئەم زوڵمە هۆکارێک بوو بۆ زۆربوونی خۆکوشتن و خیانەتکردن، هۆکارێک بوو بۆ زۆر ئەوەی کە خەڵکی خۆی بکوژێ یا زینا بکات، خیانەت بکات. بۆیە ئینشاءڵڵا هاوسەرگیری دەبێت بە خۆشی بێ، نابێ بە شەڕ و ئاژاوە بێت. بەخوا برا هەر کەسێک لە ئێمە لەسەر دینی خوا بڕا و تەطبیقی بکە، ئینشاءڵڵا ژن و پیاوەکانیش بەختەوەرە بن. بەڵام ئەگەر عورف و عادەت تەطبیق بکەین، بەخوا زڵم و ستەم زیاتر ئەبێ و ژنەکان و کچەکانی زیاتر ئەچەوسێنەوە. بۆی ئینشاءڵڵا داوام لێتانە، ڕجاتان لێ ئەەکەم بە خۆتانە بچنەوە بگۆڕێن، واز لە عورف و عادەتێ بێنن کە مخالفەی دینی خوایە. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم بە کابرا دەفەرمێ مادەم ئەو دڵی لەسەر فەقیرەکەی بیدە بە فەقیرەکە مەیدە بە دەوڵەمەنەکە، تۆش ئەمە دینی خوایە تەطبیقی کە. بەداخەوە خاڵێک لەو خاڵانەی کە ئەمڕۆ دەمەوێت باسی کەم، کاتێک کە کچەکەمان خوشکەکەمان بێوە ژن دەکەوێ، بەداخەوە پێی عەیبە شوو بکات، چونکە عورف و عادەتی ئێمە وایە. ئیمامی عومەر ڕەزای خوای لێبێ حەفسەی کچی بێوە ژن کەوت، هات یەخەی سەحابەکانی کرد، بە ئیمامی ئەبوو بەکری فەرموو کچەکەم بێوە ژنە وەرە مارەیک، بە ئیمامی عوسمانی فەرموو. ئەوانی جوابیان نەدایەوە لەبەرەوە بیستیان و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەتەمایە ئەو حەفسە مارەکە، دوای مارەشی کرد. بەڵام نایەن و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەتەمای شتێکی ئاوایە سڕەکەیان باس نەکرد، بەڵام هیچ جوابێکیان نەدایەوە. پێی عەیب نییە ئیمامی عومەر ڕەزای خوای لێبێ، پێی عەیب نییە بە خەڵکی بڵێ وەرە کچەکەم مارەکە، تۆ پێت عەیبە؟ بەداخەوە کاتێک کە کچەکانمان خوشکەکانمان بێوە ژن دەکەوێ، نابێ شوو بکەن بە دیار مناڵ و دانیشە، یاخود مادەم بە قسەی منت نەکرد شوو بە فڵان کەس کرد، ئەبێ بۆ خۆت دانیشێ. بەخوای گەورە سەتەها و هەزارەها بێوە ژن هەیە لە ژێر و پیاوی هەیە، باوک و برا و کەسوکاریشی نازانن، مارە کراوە لە ژێرەوە پیاوێکی هەیە بەڵام کەسوکاری نازانێ. باشە ئەمەس لە کاتێکە ئەمە تاوانە و ئەمە ئەو نیکاحە هەر باتڵە، پەنا بەخوا خەریکی زینا و بەدڕەوشتیە، باشە ئەمە بکا، باشە یا واز لە عورف و عادەتێکی عەشایری بێنی مارێکی بۆ کەسێکی باش و لە خواترس. کچەکەت بێوە ژن کەوت نابێتە مەلایکە، هەر مرۆڤە. مناڵی هەیە باشوو بکە، مناڵی نییە باشوو بکە، ئافرەت عەیب نییە، سەربەرزیە. ئەگەر 10 جاری شوو بکە سەربەرزیە، 20 جاری شوو بکە سەربەرزیە، سەرفرازیە. بەڵام ئەوە عەیبە کە لە ژێر و لەگەڵ پیاوێکە ڕێکەوتۆ ماری کردو. ئینسانێکی لە خوانەترس بۆی مارە کردووە لە ژێرەوە لەگەڵیدایە، باوکیشی وازانێ کچەکەی بێوە ژنە،
کاکەشم وازانێ خوشکەکەی بێوەژنە بەڵام خوشکەکەی مێردیە کچەکەی مێردیە پەنا بەخوای گەورە ئەمە زۆر چەند جار ئافرەت تەلەفۆنمان بۆکە ئەڵێ شوم کردو لە ژێرەوە کە سوکارم نازانێ هەندێک کوڕی شەیە کوڕ ئەوەندە زاڵمن ئەڵێ وەڵا نابێت دایکمان شوو بکە دایکت شوو بکە باشە یا لە ژێرەوە پیاوێکا بێ دایکت شوو بکە یا بە دڕۆشتی و زینا بکە کامیان باشترە کاکە گیان لەخوا بترسن ئەم عورف و عادەتە زاڵمی واز لێبێنن کچەکەت باش شوو بکە لە ماڵ و دانێنیشێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە سەحابەیەکی فەرموو بە ئافرەتێ فەرمی ئەگەر پیاوێ باشت دەستکەوت شووی پێ بکە دامەنیشە کچەکانتان بێوەژن کەوت مەیڵە بڵێ ڕۆڵەگیان بەخوا مناڵت هەبێ و مناڵت نەبێ ناڵم دانیشی ئەبێ شوو بکەی زەختی لێ بکە ئەو لە ڕووی نایە بڵێ باش با فیتنە و خیانەت و زینا کەم بێتەوە آخر خەڵکە دەمێ باسی کەم بەداخەوە ڕوو دەکەمە خەڵکەکان باوکەکان ئەڵێم کوا ڕەحمتان کوا ویژدانتان کوا بەزەیتان کوا ڕەحم و سۆزی باوکایەتیتان کاتێکە ژن و پیاوێک لە یەک جیا بنەوە بە کچەکەی دەڵێ یا بە خوشکەکەی دەڵێ هاتیتە بۆ ماڵەوە ئەبێ بەس هەنا خۆت بێتەوە نابێ مناڵ بێنیتەوە بەڵام کوڕەکەی کاتێکە لەگەڵ ژنەکەیە جیا بێتەوە مناڵەکانی لەسەر سەر و سەر چاوی دانێت زۆر جاگوێم لە پیرێژنەکان بوو لە پیرە پیاوەکان بووە ئەڵێ مناڵی کوڕ مناڵی خۆمانە بەس مناڵی کچ مناڵی ئێمە نییە هەی بێ ویژدانی بێ ڕەحم کوا ڕەحم و ویژدانی تۆ باشە مناڵەکەی کوڕەکەت تۆ باپیرە و نەنکی ئەوی مناڵی کچەکەشت هەر باپیر و نەنکی ئەوان نیت چی فەرقێکی هەیە تخوا کچەکەت بە کەڵکە بۆ تۆ یا کوڕەکەت لەخوا بترسن مادەم ئامادەی مناڵی کوڕ بەخێوکەی ئامادە بە مناڵی کچیش بەخێوکەی چونکە ئەوش جگەری تۆیە جگەرگۆشەی تۆیە ئەوش منداڵی تۆیە لە منداڵی کەسێتر نییە بۆیە تو خواواز بێن لە عورف و عادەتی عەشایری کاتێککە ئەزانن مخالەفەی دینی خوایە کاتێک ئەزانن عورفێک عادەتێک ناو ئێمەدا باو باپیر بۆمانی جێڵا و ڕەحمەتی خوایان لێبێ نەیانزانیوە بەڵام کە تۆ زانیت مخالەفەی دینە وازی لێبێنە مادەم کوڕی کچی کوڕەکەت بەخێوەکەی کوڕ و کچی کچەکەشت بەخێوکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حەدیثێکی زۆر 50 حەدیث زیاتری لەسەرە مناڵ کاتێکە ژن و پیاو لە یەک جیا بنەوە مناڵ هی ژنە هی پیاو نییە بەڵام ئەمڕۆ بالعکس عورف و عادەتی ئێمە وایە نا عورف و عادەتی باو باپیری ئێمە وایە مناڵ هی باوکە بەڵام لە شەرع وان نییە ئەهاسێک ئێمە چەندێ مخالەفەی شەرعی خوا دەکەین ئەگەر مناڵی کوڕەکەت وەرەگری مناڵە کچەکەشت وەرگرە کوڕ پەرستمە بە کوردوەتەنی کچەکەت بەکەڵکە دێ بۆ دنیا و قیامەتت کچەکەت باشترە واز بێنن لەخوا بترسن ئافرەتی وا هەیە ئەڵێ وەڵڵی چەند ساڵە جیا بوومەتەوە باوکم و براکانم ئەڵێن نابێ مناڵانە ببینیت حەدیثێکەی پێغەمبەری خوا فەرمیە صلی الله علیه وسلم هەر کەسێک مناڵێک یا چەند مناڵێک لەگەڵ دایکیا جیا بکاتەوە ئیتر ئەگەر کۆیلە بن یاخود حوڕ بن چونکە حەدیثەکە تەنها باسی کۆیلە ناکە وەک زانایان دەفەرمون ڕەحمەتی خوایان لێبێ هەر کەسێک ژن و مناڵ لە یەک جیا بکاتەوە دایک و منداڵ لە یەک جیا بکاتەوە خوای گەورە وەکو عقوبەیەک وەکو سزایەک لە ڕۆژی قیامەتە ئەو کەسی تۆ خۆشتەوێ لەو کەسە جیا دەکاتەوە باوکت خۆشەوێ لە باوکت جیا دەکاتەوە دایکت خۆشەوێ لە دایکت جیا دەکاتەوە مناڵت خۆشەوێ لە مناڵت جیا دەکاتەوە کەسوکارت خۆشەوێ لە کەسوکارت جیا دەکاتەوە عقوبەکەی تۆیە مادەم تۆ لە دنیادا کچەکەی خۆت لەگەڵ مناڵەکانە جیا کردەوە ئەبێ ئەو کەسەی تۆ خۆشتەوێ لەو کەسەر جیا دەکەمەوە ئەوە سزاکەی تۆیە ئیتر بۆیە ئاگادار بن کچەکەت حەقی خۆیەتی بە هەفتەی جارێ دە ڕۆژجارێ ئەم مناڵان بێشەوێ دووشە لە ماڵەکەی تۆ خۆت بە پیاو نازانی دەرگا بۆ کەسێکی بێگانە ئەەکەیتەوە بۆ کوڕە زاکەی خۆی زاکەی خۆت نایکەیتەوە نازانم چی پیاوەتێکی تایە چی غیرەتێکی تایە چی ویژدان و ڕەحمێکی تایە با کچەکەت لە هەفتەیەکە بەلای کەم و ئەگەر کابراش لێ داگیر کرد با لە هەفتەیەکە شەوێک لەگەڵ مناڵەکانیە لە ماڵ توا بخەوێ تۆ باوکێکی میهرەبان بە بڵێ ڕۆڵەگیان هەر کاتێ مناڵەکان هات ماڵی خۆتە مناڵی خۆتە بۆ کوڕەکەم دەرگا لەسەر پشتە بۆ توش دەرگا لەسەر پشتە ئاوا باوکێکی چاک بە بزانە کۆمەلگا چەندێک خۆش دەبێت بەس کە ئێمە ئەوە زاڵم بین بێویژدان بین کۆمەلگا تێکە چییە جا لە کۆتاییدا دەڵێم تخوا با دینی خوا تەطبیق بکەین تخوا ئاگاتان لە کچەکان بێ ئەزانم زوڵم لە کوڕەکان ناکەن زۆر جار بەڵام ئاگاتان لە کچەکان بێ و لە جگەرگۆشەی کچەکانتان بێ زوڵمیان لێ مەکەن دڵیان مەشکێنن ماڵتان با ئاوا دەرگاتان لەسەر پشت بێ بۆ مناڵی ئەوانیش جگەری تۆن جگەرگۆشەی تۆن